بزاوتێک بۆ خزمەتکردنی زمانی کوردی. زمانێمە بەرنامەیەکی هەفتانەی رادیۆی کوردستان 24 بە میوانداری کەسانی پسپۆر و ئەزموندار قسە لەسەر زمان و ڕێزمانی کوردی دەکەن. من عزەدین زەچیزادەم هەموو یەک شەممەیەک کاتژمێر 2 دوای نیوەڕۆ زمانێمەتان پێشکەش دەکەم. سڵاو و جێگرە خۆشەویستەکانی رادیۆی کوردستان 24 هاوڕێ و هاودەمانی بەرنامەی زمانێمە لە ئەڵلقەیەکی دیکەی بەرنامەی زمانێمە دەگەڵ هاوکاری خۆشەویستم دلێر سەلیم هاتوینەوەتەوە خزمەت ئێوەی عزیز. ئەوڕۆ لە قەراتێڕە تەماشەی ئەترافی هەولێرێ دەکەین و چەمک چەمک واژە واژە ئەوەندەی دەستمانوێ ڕابگا و کات مەودامان بداتێ لێی وردەبینەوە. بۆ میوانداریکردنی کەسێک کە شارەزایی ئەو چەمکانە بێ ئەو واژانە بێ کە هەولێریانە بەکاردێن پێمان خۆش بوو مامۆستا ئەحمەد زیری میوانمان بێ. ئەو زۆر جوان وردەبێتەوە لە گزارشتەکانی کە لە هەولێرە و لە دەوروبەری بەکاردێن. ئەحمەد زیری لە گروپێکی تایبەت بە شێوەزاری هەولێرێ جوان دەنووسێ. جا خۆزگا ئەوانەی کە لە ڕێگەی شەپۆڵی رادیۆیەوە گوێمان لێ دەگرن بتوان چاوێکیش لە سۆشیال میدیا بکەن لەوێش بیبینن کە چەند هەولێریانەش دەرکەوتو ئەمڕۆ. مامۆستا ئەحمەد بەخێر بێ. سپاستان دەکەم. زار و بنزارەکان بەشداری کاریگەریان دەبێت لە هەڵنانی زمان. بۆیە ئەگەر نەک زارێک بنزارێکیش بەسەرکەینەوە هەر گرنگە، هەر خزمەتکردنی زمانە. تەنانەت ئەگەر گزارشتێک تەنیا لە ماڵێکیشدا بەکاربێ ڕەنگە ڕۆڵێکی گرنگ ببینێ لە گەشە پێدانی زمان. بۆیە حەزەکەم ئەمڕۆ لەگەڵ تۆ هەندێک چەمک و واژە لە شەن و کۆ بکەین، یان شی بکەینەوە یان پەڕەی بکەین بۆ ئەوەی شاشتر ڕوونتر دەرکەوێ لای گوێگران و بتوانین نووسەرانیش زیاتر بەکاری بێنن. ئاشنایەتیت بۆ زمان لە چێوە سەر چاوای گر پێشەوەی دەست بە وشەکان بکەین ئەگە بە کورتی ئەوەم پێ بڵێ. دەتوانم بڵێم لە خوێندنەوە لە حەزی من لە بۆ شێوەزاری هەولێرێ. دەتوانم بڵێم لە عەزیز گەردیەوە، لە مامۆستا عەزیزی مەلای ڕەشەوە. هەموو ئەوانە بەکارهێنانی ئەو شانەی کە پەیوەستن بە ناوچەیەک زادەشتی هەولێر بێ یاخود بەڕانەتی بێ. ئەتوو ینی بەس نووسینی نووسەرە هەولێریەکان دەخوێنیەوە؟ نا بەگشتی دەخوێنمەوە. جوانە، زۆر باشە. جابا دەست بە ئیشەکەی خۆمان بکەین. فەرموو. تۆ بۆ خۆت هەندێک وشەت پێشنیار کرد و هەڵبژارد بە ڕیزبەندی پێدا دەچین. یەکەم وشە لاورگەت دانابوو. لاورگەت چییە؟ مانای چییە؟ لە چێوە هاتووە؟ لاورگە بە کەسی بەرژەوەندی خواز دەگۆترێ. کاتێک لە پێناو بەرژەوەندیی خۆی لە کەسێک نزیک بکاتەوە. ئاتەن وشەی چەورەش بەکاردێ لە بۆ کەسانە، کەسانی چەورە، کەسی چەورە، ینی بەرژەوەندی خوازە. یانیش دەتوانین بڵێن خۆ بە خێوکەرە لە هەولێری ئەوەش هەیە، خۆی ڕەپێش دەکاتن. ینی ئەگەر ئەمە وشەکەی شی بکەینەوە لا ینی تەڕەفگیری ورگەش ینی ورگ زگ، یعنی لە پێناو بەرژەوەندی ورجی لاگیر دەبیت. ینی بەلایەکدا دەڕوا کە بەرژەوەندی نەوس و خواردنی ئەوی تێدایە دەکرێت ئەوەش بیتن ئەو وردەکاریش باسی بکرێ. بەڵام بەش وشەکە بەلێک درراوە لاورگە زیاتر لۆ ئەو کەسانە بەکاردێتنەوە مستەڵحە لە بۆ کەسی بەرژەوەندی خواست. تەمان هەمبارە بۆی نەش ئیشارەتی پێدا لە جێیکی کوردواتەنی
کە وەکو فەرهەنگێک ئەو شەی بەکارهێنا دەرێ من هەر ئەڵێم هاانێ تۆیش هەر ئەڵێ بێنە بووی بە سپلی لاورگە لە کۆڵم نابیتەوە سپلی کەواتە ینی خۆی پێدا شۆڕ کردەوە بە کورتی جوانە کەواتە سپل لە لایەکی ورجی مرۆڤ کە دەکرێت مەبەست سپلیش بێ کە بەو کەسە دەڵێن ینی خاصیەتی سپلی هەیە جوانە دوای ئەو وشەی دیکە بنەوان 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 عادەتەن بە ئافرەتێک دەگوتری کە لە ماڵێ خزمەتی کۆمەڵێک پیاو بکە کۆمەڵێک کەس بکە ئەو ئافرەتە سیفەتی ژن و مێردی نەبیتن لەگەڵیان با بڵێن وەکو پلکێکیان وەکو خوشتێکی گەورە دەبیتە بنەوانی ماڵەکەی وەکو با بڵێن جا پلچیان بی یان خوشتیان بی یان هەرێکی لەو سیفەتانە دەکرێت برێ براژنیش بی بەڵام سیفەتی ژن و مێردایەتی لەگەڵ ئەو کەسانە نەبێ و پیاوان نەبی کە ئەوەی کەسێک ئەوان دیکەی لە خۆ گرت بێ داڵدەی دابن بوێتە پەناگەیەکیان بێ کەس نەمنیان بێ کابان نەمێننەوە تەواو ئافرە بەڵێن ژن و پیا و ژن و مێرد ژنەکە نابیتە بنەوانی پیاوانەکەی لە بۆ پیاوە بەڵێن نابیت ئەوە ژن و مێردن هەرکەچی شەرعی و کۆمەڵایەت تەواوە بڵێ بەس خوشتی گەورە دەکرێت بێن بنەوانی چەند برایەکە لە ماڵی جوانە بنەوان دەبێتە چاوگە بۆ نمونە ئاویش بناوانی هەیە وانە شوێنێک کە ئاوی لێ دەگیرێتەوە و بەردەدرێتەوە سەرچاوەکەی ئەو سەرچاوەیە پێی دەگوترێت بناوانی ئاوەکەی لەوێ ئاودێ ینی خزمەتکردنەکەش لەو ئافرەتەی وەدێ بەخشینە بۆیە هەمان ناوی لێنراوە زۆر جار بێ وشە لە سیاقی جوملە لە سیاقی ڕستە ماناکانی دەگۆڕێ ڕاستە مانای فراوانتر دەداتن ئەوش وەکەوەی کە جەنابەت باست کرد کە بنەوانی ئاو ڕاستە وشەی دیکە مریاح نەمزانی چییە مامۆستا ئەحمەد مریاح زۆر جار وێ ئەو شێ وەکو سیاسیش لە ڕووی سیاسیەوە بەکاردهێنری مریاح بەرخەچی نێرە لە داچیدا دەبڕن هەر بە ساوایی دەیدێنێت دوای گوێ درێژ کەر بەگە ماکەرەی دێخن ئاوەلو چ بۆی لێ دەکەن تاوەکو ملکەتی ینی متووی ئەو ماکەرە بیتن ئەوەل بە نیەتی یان بە مەبەستی داهاتوو بە خێوی دەکەن بۆ چیرۆکێکی دەبێ هەبێ بەڵێ چیرۆکێکی هەیە تاوان دەی خەسێنن بزانین خەساندن بەرخینێر ئادەی خەسێنن گەوری دەکەن تاوان هەر حیوانێک کە دە خەسێندری هەیکەلی گەورە دەبی بەڵێ چکە پەڕینی ناوی بڵێ بەگەر ماکەرێکی دەدەن ئەوجا ئەو ماکەرەگەر شیری هەبیتن عادەتەن شیری نییە کەم شیری بەم مەمەی بەخێوی دەکەن هەر بە شتێکی تر ئەو بەرخەنێرە متووی ئەو ماکەری دەبی یان ئەو کەرەی دەبی حاشا عادەتەن گوێ درێژ لە شوان دوور ناکەوتەوە تەمان کە گەورە دەبیتن ئەو بەرخەنێرە کە دەخەسێندرێ کە دەبیتە بەرانێکی گەورە پیادەی یان دەبیتە پێشڕەوی یەک مێگەلیش تەبیعەتی وێ پەر دەبی دەڕواتن هەمووشان دەکەونە دوو ئەو بەرانیان ئەو مریاحەی کاتی مریاح لە دوو کەرەکەی ئاتەن جوو لەو حەڕەکاتیشی هێواشە کرد لە چاو ئاژەڵی بچووک ئیتر پێیوە پابەند دەبن یعنی هەم لە ڕێی گوێ درێژەکەی لە ڕێی کەرەکەی شوانەکە دەتوانی بەسەر هەموو مێگەرەکەی زاڵبی لە ڕێی گوێ درێژەکەی بەسەر بەرانەکەی بەسەر مریاحەکەی مریاحەکەش بە حکمەوەی سەرکرداتیان قیادەی مێگەلەکەی دەکە دەتوانە بێ خاتر زەم دەبی جوانە گوێ درێژەکە مێکەرەکە یان ماکەرەکە متووی شوانەکەی هەمیشە لەگەڵوی بەلە لەگەریتی بەرخەنێرە خەساوە کەش کە دەبێتە مریاح خەسڵەتی گوێ درێژەکەرێکری و بە دوای ویدا دەچی تەواو ڕەنگە زەنگورێکیش بەکاربینێت لە ملی مریاحەکەی بکرێت لە داهاتوودا مێگەلەکە بە دوای دەنجی زەنگورەکەی دەکەی و دەزانن ئەوە پێشڕەوەکەیتیان وایە ڕاست ینی
بەو شێوەیە مێگەلەکە کۆ دەکرێتەوە لە ڕووی سیاسیەوەشکە و شێ بەکاردێنرێ عادەتەن کەسێک دەستەمۆ دەکرێت بۆ کەسێک دەگوترێ مریح دەستەمۆ دەکرێت لەوەی مجموعە کەسێکی تر پێ بگریتن یان پێ دەستەمۆ بکرێتن ملکەتی بن لەبووی جوانە ئەو وشەیە سەرنج ڕاکێش بوو و لە نێو کایەی نووسیندا گەر بەکاربهێنرێ پێم وایە شوێنێکی باش دەگرێت ئەو گزارشتە پێشتر بەرچاوم نەکەوتەوە بەرایی چێش برای چێش دەتوان بێن لە مریە نزیکە بڵێ برای چێش ئەو بەرانەیان ئەو تەگانێ ئەو بڵێن بەران لەکە نێرەی مەڕ مێیە بەران نێرەیە یان تەگە کە دەکە نێرەی بزن ڕێنیشاندەر یان پێشەنگە لە پێشتیان پێشی مێگەلەکەی پێ دەڵێن بەرای چێش ڕێنیشاندەرە پێ لە پێشیان دەڕۆ لەگە مێگەڵی جوانە خۆی ڕەنگە لە ناو مێگەلێکی مەردایان مێگەلێکی بزندا چەند نێرینەیەکە بین چەند تەگەیان چەند نێریەک یان چەند بەرانێکە بێ بەڵام یەکێکیان دەبێت تا بەرایی چێش هەڵدەبژێردی ئەو نێرانە کە دەگەونە ئەو قۆناغی شەڕ خۆچیان دەبیتن لێکدان یەکەچیان لە پێش هەمووان دەڕۆ لەسەر دەسەڵات بەشاردن لەسەر مەینە بەشاردن لەسەر مینە ینی فەرزکردنی دەتوان برێن دەسەڵات بەس مەوضوعەکە سەپاندنی ویستی خۆیتی لەسەر مینەکان لەسەر لەوێدا ڕاست کە ئەو کە شەڕق قۆز دەکەن لە بۆ یەکلاکردنەوەی بەرایی کێشی هەستی ویستنی مینەیە چونکە مینەکانی جارە ئەو بەرایی ئەو نێرینە هەڵەبژێن کە بەرایی کێشە زیاتر وشەکێ حالوری حالوری دەتوانین لەگەر کوانە ڕەتی بکەین بەڵێ بکەین چۆن حالوری ئەو بەرانەیان ئەو تەگانێ کە لەناو مێگەلی خۆی هەوڵی بەدەست هینانی مینی تر بدە یان بزنە بە زیاد لە مینێک بزنە بە تەگەی مێگەلی تر بەدەست بینی ئەو پێی دەگوترێ حالوری بە زۆر جاروێ بە وشەی نێگەتیڤ بە کەسێکی دەگوترێ وەکو جوونە وەکو جوون کە هەوەس بازی کەسێکی هەوەس باز بیتن دانەسەکنێ بەسەر ژن و منداڵەکەی خۆی هەر خەریکی هەوەسی خۆی بی ئەبووی دەگوترێ حالۆری لە سنووری خۆی زیاتر پەلباوێ دەرەوەی سنووری ئەوجاوە لێرپانەمەکە درێم کە باسی مەسلەی بەرایی چێشت بەرایی چێشمان کرد کە چەند تەگەک یان بەرانەک لەگەڵ یەکتری ڕوبەڕوو دەبنەوە لێکوانە دەتوانین بێن ئەو حالەتە شێ حالۆری لەگەر من نزیکمان کردووە حالۆری ینی هەر نێریەک هەر نێرینەیەکی ئاژەڵی دیکە جگە لە مرۆڤ ئەگەر لە پێناو هەوەسی خۆی زیاد لە بازنەی سنووری خۆی ببەزێنی پێگوتری حالۆری و ئەم گزارشتە لە نێو مرۆڤیشدا بەکاردێ بۆ ئەم حاڵەتە بەڵام وەکو لە ئەسڵدا لە ناو ئاژەڵدایە لە ئەسڵ لە ناو ئاژەڵە بەڵام وەکو شکاندنێکە بۆ مرۆڤ وەکو جوێنێک بەکارێ بڵێ کە ئەو کەسە شێکی نەرێنیە بۆ مرۆڤ زۆر باشە وشەی مۆرە لەگە مۆڕە جیاوازە ونیە مۆڕی لێکردەوە ینی وەکو ترساندن یان وەکو ناکۆچیەکە هەستێکی ناکۆچی دەربڕینە بەڵام مۆرە چییە مۆرە لە هەولێر مۆرە لە بۆ دیوارێک دێتن دیوارێک دروست بکرێت بەبێ خشت یان بەرد لە قوڕە پەست لە قوڕی خوسای جوانە ئەو پێ دەگوترێ مۆرە باشە بەڵام ئەمە مۆرەش لە باسم کرد لە سیاقی جومە لە جیش تریش بەکاردێتن ئێستا مۆرە بە زارە دەگوترێت بەردەن دەمیست ئەوەی ئەوە بڵێم گۆرانێکی حەسەن زیرش دێ هەر مۆرە هەڵداوێم و بێهودە بە تەمای ئەوە زارە لە تاوڵی بەکاردێن لە شتی تر ئەو تەمان ئەو مۆرەیە ئەو زارە مێژووی دوور درێژی هەیە لە ڕووی ئارکۆلۆژیاوە کامیان مۆرەکان زارەکە مەبەستم ئەو مۆرەی کە لە هەولێرە بەکاردی ئەوە هیچ مەبەستەمەوە نیە زارەکە ینی لە ئاساری چۆن ئەگەر چیرۆ با بڵێن ئێستاکە لۆ 2000 ساڵ کە ئەو ئاسارە نەدەبێنرێتەوە زار بەردەزاری تێدایە زۆر هەر بەو بەردەزاری کە ئێستا ئەمان دەیبینین لێک ژمارەیەکە تا 6 ڕووی هەیە باشە 6 پاڵۆکە
ئەو هەبووە ینی پێشتری هەبوو بەرداموەکو گەمە بەکاریان هینە کەواتە تاوڵەش لە تاوڵە زیاتر بەکاردێ ئەمە ئێستا بەێ لە تاوڵە لە تاوڵە یاریەکی کۆنە یان دەبێ یاریدی شەبی ئەمەی بۆ بەکار هاتووی نارێم تاوڵە شارەزایم لەوەی نێت تاوڵە عمری چەندە بەڵام ئێستاکە لە سەردەمی فیرعونیەکان یاری هەبووە کە نزیک بووە ئەنی پشتی بەستایە بە بەخت بە هەردانی زار یاریە بەختیەکان زاری بەکارەکە بەڵام تەمەنەکەی زۆر ینی دەگەڕێت تۆ سەر دەتوانم بلێم 2000 ساڵ 3000 ساڵ بەر لە ئێستا هەر هەبووە ئەو زارە زۆر باشە ئەو مۆرەیە مۆرە لە گزارشتە نوێیەکەی بۆ ئێمە قوڕەپەستەکەی کە دیوارێک بە قوڕەپەست هەڵدەچندرێ پێی دەگوترێ مۆرە لە خشتی تێدا بەکارنێنریان باشە لە قوڕەپەستیان لە قوڕی خوسای باشە ئەو قوڕە چۆن وەکو دیوار هەڵەچندرێ چی لە تەنیشتەکان بۆ بەکاردێنێ بۆی بەولادانەڕوە عادەتەن کوڕی پەست سڕێکی توندی هەیە بێک وەز بە لە سێک دروست ناکرێت تاکو بەلادا بکەویتن ینی لای ژێرەوەی کە هەڵدەچێنرێت وەکو بڵێ هەمووی پێکەوە ناکرێتن ڕیزێک دادڵێت تا دەگاتە و ئاستەی کە دانەچۆرێتەوە ڕزیی تریش لەسەر دەندێ جوانە ینی ڕۆژ بە ڕۆژ دادەندێ وەکو وەستایەک تێپەڕنی کات بە تەپەڕنی کات خۆگر دەبیتن گورجیلە گورگیلیان گورجیلە ئەمە کەندومان هەیە کەندو لە قوڕ دروست دەکرێتن عادەتەن لە بۆ ئەمبارکردنی گرد و گەنم و ئارد و ئەوانە دێتن زەخیرە بەڵێ زەخیرە ئەو لە قوڕ دروست دەکرێت ستا با بڵێن بە میسال گورجیلە بە کەندوی گوسکە دەگوتی ئێستا کەندوی وا هەیە چار پێچی هەیە یان دەتوانین بڵێن وەکو تانچێک کرایتە مامۆستا ئەو کاغەزەی بێنە ئەو دیوەی بۆی لە مایکەکە نزیک ڕوود لە مایکەکە زۆر ئەوە باشە دەتوانین بڵێن گورجیلە کەندوی بچووکە لە بۆ هەڵگرتنی زەخیرە ینی مەرجش نییە لە قوڕ دروست کرابێ ئێستا کە ئەدەواتی وا هەیە بە بڵێن کەرستەی تر هەیە کە لە قوڕ دروست ناکرێتن تەنانەت بە سندوقیش گوترە کەندو لە هەندێک شوێن یان گورگیلە جوانە چردۆ بە کەسی ڕەزیلیش دەگوترێ ڕەزیل کەسێک لە بنچینەدا لە ئەسڵدا ئەو مەڕانەیە یان ئەو بزنانەیە کاتی کە دەیانەوەی بدۆشرێن گوانی توندەکە نالی لێ بدۆشرێ ئەوە بە نیەتێک دەیکاتن تەمان نیەتەکەی دڵسۆزانەیە لەوەی هەمووی لێ نەدۆشرێ بەشی بێچوەکەیان کارەکەیان بەرخەکەی بێلتەوە ئەو پێدرێن سەردۆیە عادەتەن ئەو نوع مەڕایان ئەو نوع بزنە زۆر مەحبوب نییە لە لای ساحب مەڕمەڕدارەکان بەڵام بەرخ و کاریشان لە هەمووان بەڵام وەفادارە بڵێ وەفادارە بەرامبەر بەرخ و کارەکانیان لەوانەیە قەڵەوتر و تەوترن لەوە شیری لە بۆوان هەڵگرتیە بەڵێ ینی بێری کاتی دەیەوێ بیدۆشێ ئەو گوانەکەی بە جۆرێک گیر دەکەیان تون دەکات بڵێن بۆ ئەوەی شیرەکە دانەچۆڕێ جا مرۆڤ ئێمە مەردارەکان یان ئاژەڵدارەکان بەو جۆرە ئاژەڵ دەڕێن سەردۆ بەڵێ وە کەسانێکی دیکەش کە ینی دەستوندن بەڵێ ئادرێن کەسێکی سەردۆیە کەسێکی ڕەزیلە هەرچەندە مەبەستەکان لێک دوورن مرۆڤەکە بەرژەوەند خوازیە ئیوی خزمەتکردنی بێچوەکەیە بەڵام هەمان کردەیە کە دەیکا مرۆڤ گرتنەوەیە شتەکان لە منتەڵەقی بەرژەوەندی خۆی هەڵدەسەنجێنی بەڵێ چەند خزمەتی مرۆڤ دەکە ئێستا لۆ نمونە دەگوترێ سەگ سا بەڵێ وەفادارە بەڵام بێ سەر حەقت نە وانێ سەگ بەنسبەت ئینسان وەفادارە بەڵام بەنسبەت خۆی خۆفرۆشە وایە تودا دەبی لە منتەڵەقی خێزانیەوە ئێستا ئەگەر ئەمە بۆ بەنای وەفات تەماشای بکەنی گورگ وەفادارترە لە سەگ وەکو خێزانی خێزانە پشتێک دی ناکەن پشتێک ناکەن بەڵام سەگ لە پێناو ئینسان ڕوبەڕووی سەگی تر دەبتەوە کە هاوڕەگەزی خۆیت ئەمە دەکرێت شتێکت بە خەیاڵ دەهێنە مامۆستا ئەحمەد دەکرێت نمەکداری و وەفاداری لێک جیا بکەینەوە لێرە سەگ نمەکدارە لەبەرەوەی نمەشی مرۆڤێکی کرد دەیپارێزێ لە نمەکداریەکە وەفای بۆ دەنوێنێ بەنسبەت ئینسانەکە لەڕووی ئینسانە لەوێدا دەبێتە نمەکداری نمەکدار نمەک بەمانەی خوێ دێتن خوێ ینی هەر خۆراکێک ئەتو لە بەڵام بۆتە گشتگیر لێرە
تۆ کە خوێی ماڵێکت خوارد دەبێ خیانەت لەو ماڵە نەکەی جا خواردن و تەنانەت ئاو خواردنەوە شوالاتە بە ئەمەکداری و نەمەکداری حسێب دەکرێت تۆ لە ماڵێک ئاوت خواردەوە هەر کورد ناڵێ لە کانێک ئاوت خواردەوە بەردی تێماوێ لە کوردەواری وا بووە سەردەمانێک ڕێگیری و چەتەی ئازایەتی بوو هەنی لە مەجلیس باسییان کردێک گوتیان کابرا ڕێگر بووە بمانەی ئازاش هاتیە ئیتر دیارە ئەو سەردەما وا بووە بەڵام سیفەتێکیش هەبووە کاتێک با بڵێن دەست چوویتە سەرمارەك ئیتر وا بووە ینی بە بڵێن نانەگەیان شتێکی خواردیە لەوێن دەرپێشترێ نەیتوانیە دزی لێ بکە لەبەرەوەی گوتی نمەکی ئەو مارەی کردی ینی شتێکی لەو مارەی خواردی چیرۆکی ئەو نمەکە لە شتێکی دیش هاتووە بەڵێ دەڵێ دزێک چۆتە ماڵێک لە ماڵەکە شتێکی دیتووە لە ناو دەفتێکە نەیزانێت دوایە گوتی با تامی کەم زانمەچێت تامی کردی خوێ بووە کە خوێیەکەی خواردووە نمەکەکەی تام کردووە خوێ دەرچووە هاتۆتە دەگوتی من نمەکی ئەو ماڵم کرد نابێت دزی لێ بکەم ئەوە جوامێریە لە جوامێریە بەس دوو سیفەتی پێچەوانە بوو لەلایەکی دزیەکەی پێ جوامێری بووە پێ ئازایەتی بووە ئەوەی تر مەرزنیە لە هەموو ناوچەکان وا بووبی ئەجا لێرە کێشەکمان بۆ دروست دەوێت ڕۆنستا ئەحمەد ئەو شعرە هەیە دەڵێ تاڵ و شیرین نم دیوە پێکەوە چابێت چانە بێ کەواتە لێرە ئەوە تاڵ و شیرینەکە لێرە کۆبووە کاتمان کەم ماوە با وێ ڕابگەین دووسێ و شەیدی کە باز بکەین گەرماژۆ چیە ڕۆنستا ئەحمەد گەرماژۆ ئەو مەڕووماڵاتیان ئەو مێگەلەیە کە گەرمای لێدابی گەرما بردوو بووبی مەرجنی هەر لۆ مەڕووماڵات بەکاربێ دەکەن مرۆڤش بەکارمە گەرماژۆ بووە چی لێ دێکە گەرماژۆ بوو عادەتەن کە گەرما گەرما بردی بەسەکە و لێ نەخۆش دەکەوی لە لاواز دەبیتن جوانە سەپک چییە سەپک ئەو ئەستورکە کەپەکەیە کەپەک عادەتەن کە گەنم دەکرێتە ئارد بەشێکی درشتی لێلا دەدرێت لە کاتی باشتن پێ دەگوترێت کەپەک عادەتەن نانی زەحمەت لێ دێتن کەپەک لە حقەتیشدا بخۆی کەپەک باشەکەی گەنم لە کەپەکدایە بەس ئەمە لە بۆ تەندروست لە بۆی تەندروستی ئەو ئەستورکەیە طبعاً دەکرێتە هەویر ئەو ئاردێکە دەکرێتە هەویر دوای کەمەک دەبرژێندرێ زۆر نابرژێندرێ بە چ نیەتێک دەکرێتن بەوەی کە بدرێتە سەگ ینی خواردنی سەگە شوان دەیداتە سەگ سەجی شوان بە تایبەتی ئەنی ئەستورکێکی ئەستورە خاو برش دەکرێت تەواو نابژێندێ تاوپان ناکرێتەوە ناتوان بۆی نەرم بێ نانی لێ نایە زۆر باشە بچینە سەر وشەیەکی دیکە ئەو دووسێ وشەیە پاس بدەین کە دیارمان کرد بوو ناگزور چییە گەر ناگزور بە مانای بێتاقەت بێدەسەڵات دێتن بێدەسەڵات کەسێکی بڵێن هەموو شتێکی نێتە بەردەست بێدەرەتان یان هەژوە سەر دەست کورد هەموو دەتوان بڵێن ناگزورە مۆنجا شتێکی تریش بەکاردێتن جمە دەرێت جمەی دێ مەجلیس جمەی دێ لێرکوانە بەمانەی قەرەباڵغ دێ دیوەخان مۆنجەی دەهات ینی جمە مۆنجە یەکشتە مامۆستا عومەر شێخەڵا دەشتە چی لە شوێنێک بەکارهێنا ڕەحمەتی لێبی بەڵێ کورکە بەمانەی دەوە دە و خۆ تێگەیاندن دێ ینی با بڵێن لە هەر جوملەک بنەوەکی ستا لۆ نمونە دەرێ بێ ئەوەی کورکەی لەگەر بکە هێرشی کردە سەری بێ ئەوەی قسەی لەگەڵ بکەیان دەوە دەوی لەگەڵ بکەیان خۆی تێبگەن یەکسەر هێرشی کردن پێ لەن کورکە ینی دواندنێک یان کردنەوەی سەری قسە بالضبط بێ ئەوەی لەفزی بگەڕێ ڕاستە خۆ زەندۆر یان زەوەندۆر بەمانەی پەنادێتن ئێستا لۆ نمونە شاخ و زەندۆر لەگەر زەندۆڵ یەکە بەس وشەکە عادەتەن لە هەولێری من ناتوانم ئەوەی بکەم یەکەیەک نییە بەڵام لە لەهجەی لە شێوەزاری هەولێرێ کریمەی لامیان لامی قەڵە و دەبێتە لامی لاوازنا بەڵێ تەحویل دەبی لە بۆ ڕێ بەڵێ ئەجەمە بەس چی بگوتە لێکوانە پەناو پەسیوان شاخ و داخ و پەناو
چڕەوەکو گەشەکردن درێت جسکەنەر زوو چڕی دەکات خۆی تێر دەکاتن زوو بنچینەی گەشەکردن مەڵێ. سەروەشێن و دواوەشێن پێکەوە هاتووە. سەروەشێن سەروەشێن بەمانای قۆس هاویشتن دێتن لە شوێنێک، بەڵام بەگشتی سەروێشێن دەرێ زستانیان سەروەشێنیان دواوەشێنە، ینی زستاناتی خۆی دەکات ئیش خۆی دەکە دەست خۆی دەوەشێنی، ینی یان لە سەرەتای زستانی سەرمایەکەی خۆی دەکەن لە کۆتایی زستانی سەرمایەتی خۆی. لێرە وەشێن بەمانای وەشاندن چۆن دەڵێ کەسێکی دەست وەشێنە، ینی لە شەڕی ئازا دەست دەکاتەوە. زستانیش کە سەر دەوەشێنە، ینی لە سەرەتایەکەی سەرمایەتی خۆی دەگەێنی باران و بەفر هەرچیە. مەبەستەوە زستان سەرمایەتی خۆی دەکە لە هەر شوێنە لە هەر کاتێک، یان سەروەشێنە یان لە ئەگەر لە سەرەتای نەبوو دواوەشێنی پێیە. بەڵێ جوانە. باوەخۆن یەکەم گەڕانەوەی یان سەردانی بوو کە لۆماری بابچی بۆ دوای گواستنەوەی. بەڵێ بۆ باوەخوونی پێ دەڵێن خون لە خوێن هاتووە یان نازانم، بەڵام ئەو شێ بەو شێوە بەکارهاتێ، ینی گەڕانەوەی سەردانی بە پێی بوچێنی دوای یەکەم گەڕانەوەی دوای ئەوەی کە بەبوو گوردرا. جوانە. ساڵۆس با دوا و شەمان بێ ساڵۆ کۆت چیش باز دەکەن ئەو دوو شێ بە خێرایی. ساڵۆس بەمانەی وەکو برەی تەمبەل لامل دەڵێ ژنێکی ساڵۆس و تەوەزەل و زەمتە بوو زەغەل. جوانە. ئەدی کۆتک جامەکە لە داری دروست دەکرێتن، باشە پێدلێن جامی وەکو جامی ماستاو. هەموو دەفرە داریەکان کۆتچیان پێدەگوترێ پێم وابی، چونکە ئەو دەفرەی کە شەکریشی تێدا دەشێندرێ شێوەی دەفرێک جامێکی هەیە بنکێکی هەیە لە ناوەڕاستیشی شتێکی بازنەی وەکو کۆلکەدارێکی بچووک ماوەتەوە لە سەروی شەکرەکە دەشێن پێی دەڵێن کۆتچی شەکری. ئەو شتێک لە وەکو زمانەی پیاوە ژن لە سەریان دەنا، ئەوەش کۆتچی پێ نەدەگوترا. نەمبیستێ بۆ کاتمان نەما مامۆستا ئەحمەد خۆزگە دەرفەتە با زیاترە وشەکان دیمان باز کرد. با دڵخۆش بووم لەگەڵ تۆ، ئەمە دەوارم هەر بەردەوام بی لە کار و چالاکیەکان خزمەتێکی باش بە زمان دەکەی. زۆر سپاس دەکەم. ماڵ و دەست و زارت هەر ئاوەدان بێ. سەلامەت بن. سپاس. جێگرە خۆشەویستەکان بینەران لە سوۆشیال میدیا، سوپاس بۆ میوانەکەمان مامۆستا ئەحمەد، سوپاس بۆ کاک دلێر سەلیم لەگەڵم بوو لەو دی و شوشەی ستۆدیۆوە کۆنتڕۆڵی کردە دەنجەکان دەکرد وەک دەرهێنەر و جێبەجێکارێک. تا لە ئەڵقەیەکی دیکە لە زمانێمە بە خزمەتتان دەگەینەوە، خوا ئاگەی لە هەموو لایەک بێت.